بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە باسوخواسێکی نوێی بابەتی بانخواز و بانگەواز دێنە سەر بابەتێکی تری تایبەتی ئەم زانستە، ئەویش بریتە لە فەرمان بە چاکە و نەهیکردن لە خراپە، الأمر بالمعروف والنهي عن المنكر. ئایا ئەم بەشە گرنگەی ناوزانستی داوا کە تەواوی ئیسلام نەچەسپاندنی ڕوودەدا، نەبەرپاکردنی ڕوودەدا، نە لەناو مجتەمەعا دروست دەبێت، لە لەناو فەردا دروست دەبێت بەبێ بەڕێوەبردنی ئەمر بە معروف و نەهی لە منکەر. بۆیە زۆر پێویستە خۆشەویستانم بەدەر لەو نصوصە شەرعیانەی کە لە قورئان و هەروەها لە سنەتی صحیحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتوو لە پێشەوە هەندێکیمان باس کرد و خوێندەوە لەسەر ئەمر بە معروف و نەهی لە منکەر. ئەگەر هیچ تایبەتمەندیەکی نەبێ فەرمان بە چاکە و نەهی لە خراپە، ئەوە نەبێ کە تەواوی ئەرکانەکانی ئیسلام لەسەری وەساوە، ئەو بەڕاستی کافێ بۆی لێی تێبگەین و بزانی چییە، بەشەکانی چییە، چۆن دەکرێت، زنجیرەکانی چۆنە، فقهی واقع چۆنە، لە چ کاتێکا پێویستە چی بەکاربهێنرێت و چۆن جیاوازی بکەین لەگەڵ ئەو تەرتیباتانی کە زانایان کردویانە لە کاتی ئەمر بە معروف و نەهی لە منکەرە. هیچ گرنگیەکی نەبێ ئەم زانستە ئەوە نەبێ کە ئیسلامی لەسەر وەستاوە ئەو بەڕاستی کافیە بۆ ئەوەی کە گرنگی پێ بدرێت. چونکە والأمر بالفعل المهم المنحتم أمر به وبالذي به يتم كالأمر بالصلاة أمر بالوضوء وكل شيء للصلاة يفرض. زانان دەفەرمون هەر شتێک لەسەر شتێک وەستا بوو ئەویش حکمی ئەوی هەیە لە وجوبە. ئیسلام بە هەموو ئەرکانەکانیەوە ئەگەر فەرمان بە چاکە و نەهی لە خراپەی تێدا نەبێ، ئەوە بەڕاستیان نە لە فەردا، نە لە تاکە، نە لە کۆمەلگایە بە هیچ شێوازێک نایبینیت و بەرپا ناکری. بۆیە پێویستە کەمێک شارەزابین لە بەشەکانی، جا چه ئەو کەسانی بانگخوازن، بانگدۆستن و چه ئەو کەسانەشی کە مسلمانن بەگشتی پێویستە شارەزای بن، چونکە ئەمر بە معروف و نەهی لە منکەر زانایان دەفەرمون واجبە بە وجوبێکی عینی، حتا ئەو زانایانشی کە دەفەرمون فەڵدی کیفایە، واتە لەسەر کۆمەڵێک لە مسلمانانە و کۆمەڵێکی تر ئەگەر کردیان لەسەریان لا دەچێت، دەفەرمون لە چەند حاڵەتێکی تایبەتە دەبێتە واجبی عینی، واتە لەسەر تەواوی فەردەکان واجب دەبێت. بە نمونە کاتێک ئەو منکەرەی کە دەکرێت بەست و ئاگاداری لە ماڵی تۆیە، تاوانێک دەکرێت، خراپەیەک دەکرێت، برات دەیکا، خوشکت دەیکا، دایک و باوکت، منداڵت، هەست کەسێک دەیکا، بەس تۆ پێی دەزانی، کەسی کە پێی نازانێ واجبە لەسەرت فەرمان بە چاکە و نەهی لە خراپە بکەیت. دەفەرمون لە حاڵەتێکا کەس توانای نەبێت، تۆ نەبێ، هیچ کەس ناتوانێت تەداخڵی ماڵت کات و بێتە ناوە نەسیحەتی ئەولادت کات، تۆ دەتوانی باوکی بەرپرسیاری دایکی هەچ کەسێکی کاتێک کە بەس تۆ دەتوانی ئینکاری ئەو منکەرە بکەی واجبە لەسەرت. کاتێک کە حاڵەتەکە واقعەکە وا بخوازێ لەو کاتەژا دیسان دەفەرمون واجبە. کاتێک کە کەسبەکەت لەسەر ئەوە بێ دیسان هەر واجبە. بۆیە بە هەموو حاڵەتەکانەوە یان دەفەرمون ئەگەر واقعەکە واقعێک بوو کە فاحیشە و خراپە بەڵاو بوو بۆ ئەو کاتە لەسەر تەواوی مسلمانان دەبێتە واجب، فرد بە فەردیان، خوێنەوار و نەخوێنەواریان، ئافرەت و پیاویان، ئەوەی کە لە سنی بلوغ تێپەڕ بوو بێ واجبە لەسەری فەرمان بە چاکە بکە و نەهیش لە خراپە بکە. بۆیە پێویستە شارەزابین لەم بەشە و حاڵی بین لێی و بزانین چۆنە زنجیرە و تەرتیباتەکانی چۆنە و چۆن بە شێوازێکی سەرکەوتووی بتوانم ئەو فەرمانی خۆی پەروەردگار جێبەجێ بکەم. خۆشەویستانم سەرەتا ئەگەر لە معروف بکۆڵینەوە بڵین معروف چییە؟ معروف خۆشەویستانم زانایان دەفەرمون اسم جامع لكل ما عرف في الإسلام حسنه وبهاءه وفضله. ناوێکی گشتگیرە بۆ هەر شتێک لە ئیسلامە زانرابێ بە چاکەی، بە باشەی، بە قیمەت و بەهای، بە پلە و بەرزی، هەر شتێک وەسف کراوی و مەدح کراوی پێی دەوترێ معروف. ئەی منکەر چییە؟ دەفەرمون كل ما أنكره الشرع أو قبحه وذمه. هەر شتێک کە شەرع بە خراپی زانی بێ، بە دزێوی زانی بێ، ذەمی کردبێ و عقابی لەسەردا نابێ، هەڕەشەی لەسەر کردبێ، یان بە تاوان ژماردبێت، یان بە خراپ ژماردبێتی پێی دەوترێکی پێی دەوترێ منکەر. زانایان دەفەرمون إنما سمي الحق، وەکو ئیمامی ماوەردی کە یەکێکە لە ڕوادی ئەم زانستە دەفەرمێ إنما سمي الحق معروفا لأنه معروف الصحة في العقول. حق بۆیە پێی وتراوە معروف، چونکە کاتێ دەڵێن معروف واتە تەواوی حق بۆیە پێی وتراوە معروف لەبەرەوەی معروف الصحة في العقول، لەبەرەوەی لە عقلی بەشەریەتە زانرا و دەزانرێت کە وەقابیلی قبولیشە کە بەڕاستی
أما اشتكي راست درسته. وإنما سمي المنكر أو إنما سمي الباطل منكرا بوي كان بباطلش بشتي خراب بشتي بوش دوتين منكر لبروي منكر الصحة في العقول لسان لعقل بني آدم أو اشتجينا بيته إنكاري دكاتو هرب فطرتي خوي قابل قبول نيكاتك أرصي دكي عقلك يقدر لقليها كاتا معروف أو معناكيتي منكرش أو معناكيتي وكاتك دوتري أمر بمعروف ونهي لمنكر كدوتري أمري بيبكي إتر ليك رجابه هندي تشاكه هي همو رجا بيست مسلمانان بيكن وكو نيش وكو قصو قفتاري تشاك هندي خرابه هي بيست دائم أقاداري ليكيتوا هندي كيشية رجانا نية مانغاني وكو خلندني قرآن بيغمري خو عليه الصلاة والسلام أمري بي ابن عمر كركا هيج نادا بيوم مانغي جاري قرآن بخلند هندي تشاكمان هي صاري جاريكا وكو زكاة هەندێک چاکەمان هەیە هەموو تەمەن یەک جارە وەکو حەج ئەمانە هەر هەمووی ئیشی بانخوازە کە فەرمانی پێ بکە و ئیشی هەموو مسلمانێکە کاتێ دەبینێ کەسێک تەرکی دەکات و دەبێتە منکەر نەهی لێ بکات و دەستی بگرێت و بهێنێتەوە سەر ڕێگە ڕاستەکەی وهو استدعاء فعل الواجب بالقول من دون الطالب بصيغة افعل فالوجوب حقق حيث القرينة انتفت وأطلق لا مع دليل دلنا شرعا على إباحة في الفعل أو ندب الفلا زاناني أصول بمشاوازة باسي أمركا كذا فرمون دبي بهمو صيغەکانی بە هەموو شێوازەکانی بە هەموو بەشەکانی کە ڕبتێکی زۆر هەیە لە بینی زانستی ئوسوڵ و زانستی ئوسوڵی داعوا لەگەڵ ئوسوڵی فقه هەموو ئەو بەشانی کە لە ئوسوڵی فقه پێی دەوترێ مەأمور لە شەرعی ئیسلامی جا پێی دەوترێ معروف و ئەمری پێ دەکەی بەڵام لە ئوسوڵی داعوەیە زیادەمان هەیە لە ئوسوڵی فقه کاتێک کە باسی ئەمر دەکەن زیاتر مەبەستیان پێی واجبە بەس لە ئوسوڵی داعوەیە نا ئەمر تۆ بە تەنها واجب ناکەی ئەندە شتێ سنەتە ئەمری پێ دەکەی کە دەڵێن ئەمری پێ دەکەی ناڵی ئیلا دەبێ بیکەی نا وشەی ئەمر لە زانستی بانخوازیە واتە تۆ دەڵێی ئەمە بکەن ڕێیان نیشان دەدەی ڕێنمونیان دەکەی ئەمە پێی دەوترێ ئەمر بە معروف جا چ واجب بێ چ سنەت بێ چ مباح بێ هەر سێکی و هەر سێ بەشەکە پێی دەوترێ چی هەر سێ بەشەکە پێی دەوترێ ئەمرکردن بە چاکە کاتێکە دەوتری ئەمرکردن بە چاکە هەر سێ بەشەکە دەگرێتەوە بە پێچوانی زانستی ئوسوڵەوە ئەمرکردن بە خراپە یان نەهیکردن لە خراپە عەفوەن ئایا کاتێ دەوترێن نەهی دەبێ بکرێت لە خراپە و خراپە دەبێ بوەستێنرێ و فەرمان بکەی بە نەکردنی چۆنە خۆشەویستانم کاتێک لە شەریعەتی ئیسلامە دەوترێ فەرمان دەبێ بکرێ بە نەکردنی خراپە یان دەوترێن نەهی بکرێ لە خراپە و خراپە نابێ بکرێ چ لە بەرذاتی خۆی بێ واتە خۆی زەرەر بدا وەکو مەشروب وەکو زینا وەکو نێربازی وەکو هەر یەکێک لەو تاوانانی کە ڕاستەخۆ تا نەخۆشیەک یان تاوانێک یان کارێکی قێزەوەنی ئیجتیماعی بە دوای خۆی دادێنێ یان هەر شتێک کە سەبەب بێ بۆ ئەوەی کە سەر بۆ خراپە بکێشی کە ئەمە تایبەتمەندی شەریعەتی ئیسلامە لەگەڵ باقی مەذاهیب و دینەکانی تر یانی سیرکەن ئێستا خۆشەویستانم لە هزری لیبرالیزم و ئەلمانیا تەنها کاتێک ئەو کەسە لێپێچینەوەی لێ دەکرێت کە بەدەم تاوانەکەەوە ئەگیرێ بە شەریعەتی ئیسلام حسابی ئەو کەسش دەکا کەوای لێ کردو تاوانەکەی کردووە حسابی ئەو ئافرەتەش دەکا کە ئەم پیاوەی هەڵغەڵەتاندووە خێزانی عەذاب بدات و تەلاقی بدات و لێ بدا حسابی ئەو بەرپرسەش دەکا کە ڕێی خۆش کردووە کابرا چەند تەن تریاک بێنێ تریاک فەقیری داما و لەکوێ توانێ بیکڕێ کاتێکە لە سنوورەکانەوە داخل دەبێت ئیلا کەسێکی لە پشەوەیە ئیلا کەسێکی خۆرەی سەرمایەداری یان سیاسی لە پشتەوەیە ئیسلام بە دوای ئەوواچێ نەک بێی تەنها ئەم هەموو تەمەنی عەذاب بدەیت و عقوبەی بدەیت ئەو دەڕوا خەڵکێکی تر بەکاردەهێنرێت لە هەموو تاوانەکانی ترا شەریعەتی ئیسلام حساب بۆ مەئالیش دەکا کاتێک تێکەڵی حرام دەکا لەبەر خاتریۆنی خودی تێکەڵیەکە لەو کاتەیە زینا دروست دەبێت کەبرا بڵەوە چێ بڵێ جات تێکەڵی بۆچی حرامە خۆیمە هیچ ناکەین دڵمان پاکە لەو دەقا دڵت پاکە دوایی هەزار شتی خراپ دێ بە مێشتا و بۆ هەزار شیوت دەبا بۆیە ئیسلام ڕێیگرتووە لەم بابەتانە لە هەموو بابەتێک کە خەڵەفانی عەقلی بەدوایە بێ ئیسلام ڕێیگرتووە لە خوڕافەت لە پەڕۆپەرستی لە شەعوەذە لە ئەستێرەپەرستی لەمانە هەر هەمووی چونکە وەسیلەیە بۆی عەقڵت لەدەست بدەیت ئیسلام هەر شتێک وەسیلە بێ بۆ خراپە مەنعی دەکا و هەر شتێک وای کردبێ لەم کەسە ئەم خراپە بکە لێپیچینەوەی لێ دەکا بە عینی کەسی تاوانبار بە پێچەوانی قوانینەکانی تر کە بەس تەنها ئەو کەسە دەگرن یان عقوبەی ئەو کەسە دەدەن کە شتەکەی پێوە گیرا بێ بە دوای ئەوە ناچن کە
یان ئەو مستەلزیماتانەی کە هەیەی زۆر جار بەشێکی زۆری تاوانەکان حەقیان نییە لێی دەگەڕێن بەڵام ئیسلام وانییە و تاوانیش لە قوانینی وەضعیە تەنها پەیوەستە منکەر لە قوانینی وەضعیە تەنها پەیوەستە بە حەقی مرۆڤەوە بەس لە قوانینی ئیلاهیە کاتێ دەڵێن دەبێت نەهی بکرێت لە منکەر ئەو منکەر و خراپەیە چ پەیوەست بێ بە بەنی ئادەم بە مرۆڤەکانەوە مەسەلەن کابرا لە کەسێک دەدا تعدا دەکا هەڵدەکوتێتە سەر ماڵی هەر شتێک لەمانە دەکا کە تایبەندە بە مرۆڤ ئەمە نەهی لێ دەکرێت لە شریعەتی ئیسلامە و پێی دەوترێ منکەر یان تەنها تایبەتە بە حەق و مافی خۆی پەروەردگار شریعەتی ئیسلام ئەوەش بە منکەر دەزانێت کابرا نوێژ ناکە مثلا زینا دەکا با بە ڕەزامەندیش بێ ئەمە حەقی خۆی پەروەردگاری پێشێل کردووە یان زەکات نادا حەج ناکە ئەمانە پێویستە منکەرە ئاگادار کرێتەوە و فەرمانی پێ بکرێت کە وازی لێبێن یان فەرمانی پێ بکە کە ئەو چاکانە بکە بەشێکی تێرمان هەیە بەشی سێهەمە ئەوەیە حەقی هەردووکیانی تایە هەندێک تاوانمان هەیە هەم حەقی مرۆڤی تێدایە هەم حەقی خۆی پەروەردگاری تایە وەکو کەسێک نوێژ درێژ دەکاتەوە حەقی مرۆڤی پێشێل کردو ئەم کەسە لەوەی کە ناڕەحەتیان دەکا بێزاریان دەکا و حەقی خۆی پەروەردگاریشی پێشێل کردو لەوەی کە واکە لە خەڵکی تەرابن و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بە موعاذ ئەفەتان ئەنت ئایا تۆ فەوتێنەری بۆوا دەکەی لە خەڵکی وا دەکا لە خەڵکی نوێژ درێژکردنەوە بە شێوازێکی نادروست طبعاً کە خەڵک واز بێنێ لە فەرمانێکی ئیلاهی کە ئەوەش دیسان بە هەمان شێواز پێی دەوترێ منکەر ئەوەی مەبەست نەخۆشەویستانم دوای ناساندنی منکەر و دوای ناساندنی معروف ئەوەیە لە چ کاتێکە فەرمان بە معروف دەکرێت یان بە شێوازێکی تر لە چ کاتێکە نەهی لە منکەر دەکرێت کاتێک منکەرێک دەبینرێت بە چ مەرجێک بە چ شەرتێک تۆ نەهی لێ دەکەی یەکەم شەرت خۆشەویستانم دەبێت طبعا شەرت و مەرجی هەیە یەکەم شەرت دەبێت منکەر بێت كونه منكرا زانا هذا فرم دبي منكر بيت بإجماع بزانريت كأمة منكرة دوهم دبيت منكرك ظاهر بيت كسيك تاواني كي كردو بيني خوي وخواتو بيت زاني وبا كسي نزيك جد بيه لازم ناكا وصريها البيت ولا كاتك على بيني خوي وخوايا شاردويت يوا يان حكومتي إسلامي حكم كسيك لمالوا شرابي خواردو توا ناكريتو بمجرد هەندێک گومان کە هەیە لەسەری محاسبەیەکی بەنمونە بێ بڵی کاکە ئێمە فڵتەی ترێمان بینیوە لە بەردرگات بێ بڵی ئێمە قارورەی شەرابمان بینیوە لە بەردرگات ئەکرێ فڵتەی ترێ کرد بێ بە شەربەت ئەکرێ قارورەکەی هی ئەو نەبێ هەر شتێک احتیمالی هەبێ لە منکەرەکانە ئیسلام محاسبە ناکە زانایان قاعیدەیەکی گەورەی ئوسوڵیان هەیە فەرموون بە هیچ شێوازێک حدود جێبەجێ ناکرێ کاتێک کە گومان و ئەگەری تێدا بێت ئەی چ کاتێک ئێمە وتمان بە شەرتێک کە ئاشکرا بێت ئەمما ئەگەر نهێنی بوو ئەوە بە هیچ شێوازێک نە شەریعەتی ئیسلام ڕاستەوخۆ تەداخل دەکا بۆ تەطبیقکردنی حکمێکی شەرعی بەسەریا نە بۆ فەردێکیش هەیە بچێ نەسیحەتی کا لە کاتێکا شارد بێتی و کەس پێی نازانێت بە مەرجێک کە نیشانەکانی دەرنەکەوێت ئەگەر نیشانەکانی دەرکە و نیشانەیەکی ئاشکرا نیشانەیەک ناکە احتیمالی هەبێت بە نمونە کابرا بۆنی ئارەقی لێوە بێت قورقێنەی ئارەق بۆنی ئارەق ئەمانە هەموو کەس ئاشکرایە لای کە ئەمە دیارە و بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم کەسە مەشروبی خواردوتەوە یان هەر نیشانەیەکی تر ئەوە لەو کاتا دەکرێت ئینکاری بکرێت وەکو لە سوورەتی یوسفە لە قسەی یوسفە کە کرا بە نیشانە کاتێ یەکێک لە نیشانەکان دەرکەوەیشەوە بوو فلما رأى قميصه قد من دبر کاتێک بینی نیشانەی ئەم تاوانە لە دوو احتیمال بەدەر نییە ئایا ئەم خراپەکەی کردو زینای کردووە یان نا نیشانەیەک هەیە ئەو نیشانە ئەوەیە کە لە پشتەوە دەبینرێت جلەکانی لە پشتەوە دڕاوە کاتی عزیز بینی فلما رأى قميصه قد من دبر کاتێک بینی لە پشتەوە قەمیسەکەی دڕاوە ئەو کاتە ئیتر زانی کە ئەمە یەکێکە لەو بەڵگە حاشا هەڵنەگرانی کە ئیشی کێ ئیشی ئافرەتەکەی بۆ یەکسەر وتی قال إنه من كيدكن إن كيدكن عظيم دەسی کرد بە سەرزەنشتکردنی بۆ لەبەرەوە نیشانەیەکی ئاشکرای لێ دەرکەوت کاتێک کەسێک منکەرێک دەکا
هەچ نیشانەیەک احتیمالی هەبێت تەداخلی ناکەی. بەڵام ئەگەر احتیمال نەبوو بەڵگەیەکی حاشا هەڵنەگر بوو لەسەرەوەی کە فعلا ئەم کەسە ئەم تاوانی کردووە، ئەو کاتە بۆت هەیە نەسیحەتی بکەی، ئامۆژگاری بکەی. و ئەگەر تەطبیقکردنی حکمی شەرعی هەبوو لە کاتێکە ئەو کەسە سنووری کەسێکی بەزاندبوو، ئەو کەسە دەبێ بە قەڵاوەت ئەو حکمەی لێ وەربگیرێتەوە. ئەوە شەرتی دووهەم. شەرتێکی ترمانەیە خۆشەویستانم کە زۆر پێویستە بزانرێت، ئەویش ئەوەیە كونه منكرا بغير اجتهاد یا كونه منكرا بالإجماع. ئەبێ منکر بێ بە ئیجماع نەک بە ئیجتیهاد. یعنی بۆ نمونە هەندێک تاوانمان هەیە، هەندێک خراپەمان هەیە، هەندێک کارمان هەیە لای بەشی لە زانایان تاوان، لای بەشێک لە زانایان خراپێ، لای بەشێکی تر پێی ناڵێ خراپ، پێی ناڵێ تاوان. ئایا لەو کاتا مادەم جێی خلافە، جێی ناکۆکیە، جێی مشت و مڕە لە بینی زانایانە، طبعا خلافەکە لەسەر هەندێ بابەتە کە هیچی پەیوەست نییە بە سنوور بەزاندنی خەڵکی. بۆی خەڵکێکی لیبرالی مطمئین بێ کە خلاف نییە لە ئیسلامە لەسەر بەزاندنی سنووری بەرامبەر هەر هەمووی بە هەموو شێوازەکانەوە دەڵێن حرامە. بەڵام هەندێک شتێ لە ذاتی خۆیدا خلاف هەیە لە بینی زانایانە لەسەری. ئایا ئینکاری دەکرێت ئەگەر بینرا منکەرە؟ مثلا یەکێک سمێڵ دەتاشێت، ئیمامی مالیک ڕخنەیەکی زۆری لێگرتووە، هەندێک لە زانایانی تر پێی دروستە، تۆ لەم کاتە زانایان دەفەرمون بۆ نییە هجووم بکەیتە سەری ڕخنەی لێ بگری، پێی بڵێەوە منکەرێکە و دەستکەی بە هەڕەشەکردنی یا زۆرێکی تر لە بابەتەکان. بەڵام بۆ زەبتکردنی ئەم بابەتە چکە بەشێک لە زانایان دەفەرمون نە دەبێ ئینکاری بکرێ ئەگەر زانی حەق لای خۆیەتی، ئێجا هەندێکی تر دەفەرمون ئەویش پێی وایە حەق لای خۆیەتی. لەم کاتا چۆن ساغی دەکەیتەوە؟ ساغکردنەوەی خۆشەویستانم بەم شێوازەیە، هەچ تاوانێک، هەچ منکەرێک، هەچ بابەتێکی خلافی مانای نەنی منکەر، چکە شەردێ منکەر بێت دەڵێن ناکۆکی هەیە لەسەری ئایا خراپەیە یا خراپەنی. ئەگەر خلافەکە ناکۆکیەکە خلافێکی سائغ بوو، ئەوە ئینکاری تێدا ناکرێت. واتە زانایانی پێشوو، ئەقوالی سەحابە، ئەقوالی تابعین، ئەحادیثی تری لە بەردەسایە کە ئەو شتە دروستە. ئەمما ئەگەر خلافەکە خلافێکی سائغ نەبوو، واتە پێچەوانەی نەسێکی شەرعی کرد، پێچەوانەی حەدیثێکی صحیحی کرد، پێچەوانەی ئیجماعی زانایانی کرد، ئەو کاتە بۆی نییە بڵێ منیش بۆچوونێکم هەیە پێم وایە ئەوە وایە. جا بەو شێوازە بێ خەڵک بۆچوونی زۆرە، بۆچوون هەیە لەسەر نەبوونی قوربانی، بۆچوون هەیە لەسەر نەبوونی ئەحادیث، بۆچوون زۆرە لەسەر شتەکان. ئەو بۆچوونانە وەرناگیرێ، نابێتە ناکۆکی، چکە هەمووی دژی نەسێکی صحیحی صریحی قورئان و سنەتە. کەواتە کاتێک پێی دەوترێ بۆچوون و نایکەی بە گاڵە و نایکەی بە نکوڵی و نایکەی بە ئینکاریکردن کە بۆچوونەکە دەقەیەکی شەرعی صحیحی لەسەر بێت. لەم بابەتە خۆشەویستانم پێویستە خاڵێکی سەرەکی هەیە بیزانین، ئەویش ئەوەیە زانایان بۆ فەرموویانەکە کاتێک بابەتەکە مشتومڕی لەسەر بوو لازم ناکە شەڕی لەسەر بکرێت، لازم ناکە بکرێتە ئینکاری، لازم ناکە بکرێتە کێشمێکی گەورە کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا، لە حاڵەتی ئەمڕۆدا لەم کاتە ناسکەی ئیمانداران بەداخەوە دەبینی هەموو ساڵێ چەندین ناکۆکی لەسەر چەندین بابەتی بەسیط دەبینی لە بینی هەندێک لە بانخوازان و هەندێک لە داعیانە کە لە ڕاستیە جێی ئەوە نییە مشتومڕی لەسەر بکرێت. کەم ساڵ دەبینی کێشەیەکی زۆر نەبێت لەسەر سەرفیترە، لە کاتێکە هەردووکی خلافێکی سائغ و زانایان قسەیان هەیە لەسەر. کەم ساڵ دەبینی مەثەلەن زۆر جار خلافە لەسەر دەستگرتن لە خوار سنگەوە، لەسەر و سنگەوە، ئایا پەنجە جوڵاندن دەبێ یا نابێ، ئایا سەرەتا دەست دەبێ یان قاش دەبێ، ئایا جامانە دەبێ یەک کلکی هەبێ یا دوو کلکی هەبێ. بەشێکی کە لە ناکۆکیەکان کە لە ڕاستیە لە ڕۆژگاری ئەمڕۆدا زۆر پێویستە ئەم جزئیاتە وەلا بنرێت. ئەم ناکۆکیە جزئیاتە لە واقعی ئەمڕۆدا بە هیچ شێوازێک لازم نییە بوروژێنرێت، بە تایبەتی لە فەضایەکە کە هەموو کەس گوێبیستێ بێ. ئیمامی ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هیچ زانایەک، هیچ حاکمێک، هیچ قاضیەک نابێتە قاضی تەواو ئیلا دەبێت دوو شتی تێدا بێ: فقه الواقع وفهم الواجب في الواقع. دەبێ فقهی واقع ئاگاداری بێت تۆ لە چ واقعێکا دەژی، ئەم واقعی تۆ چی تێدایە، وفهم الواجب في الواقع پێویستە تۆ چی بکەی لە واقعی ئەمڕۆدا. خۆشەویستانم تۆ سیرکە تەنها لە دوای داگیرکردنی جەزائیر و هند نزیکەی 3 ملیۆن مسلمان لە ناوچوو، تەنها لەسەر دەستی رووسیا و سین لەسەر دەستی شیوعیەت بە شکلێکی
گشتگیر 200 ملیۆن مسلمان دیار نەماوە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی خێزانی جۆزف ستالینەکە لە پێشکی کتێبەکەی باسی ئەوەی کردو 2 لەسەر 3 خەڵکی وڵاتی رووسیا مسلمان بوو کە زمانێک مسلمانان هەر حکمی منتەقی رووسیان کردو. تەنها لە نزیکەی 30 ساڵ لە تەقلیدەکانی ئەمریکای هاتووە کە دەڵێ ئەمریکا پێویستە دەموچاوی جوان کا لای عالەمی ئیسلامی، چونکە معقول نییە لە خلالی 30 ساڵی ڕەبق لەمە و پێشەوە هەتا ئێستا بەدەستی ڕاستەوخۆی ئەمریکا نزیکەی 500,000 مسلمان کوژراوە. ئەوە تەقلیدەی خۆیانە باسی ئەوە دەکات کە بەڕاستەوخۆ بەدەستی ئەمریکا کوژراوە. ئەیناگەر بینە سەرەوانی کە بەهۆکاری ئەمریکا کە لە ناوچوون بەس لە عێراقا ملیۆنێک لە ناوچوو، فەکەیفە باقی وڵاتەکانی تر کە کەمی هەیە ئەمریکا دەستی نەبێت. تۆ لە واقعەیەکە ئاژی خۆشەویستانم کە زۆرێک لە وڵاتانی ئیسلامی فەوتاوە. ئایا تۆ دەزانی رووسیا ئیسلام حکمی کردبوو؟ نەماوە. ئایا تۆ دەزانی ئۆکرانیا، ئەو ئۆکرانیای کە ئێستا کێشمێکی گەورەی لەسەر زمانێک بەدەستی مسلمانانەوە بوو، مسلمانان حکمیان دەکرد. ئایا تۆ دەزانی پورتوگال بەدەست ئیسلامەوە بوو؟ ئایا تۆ دەزانی بولغاریا، مەقدۆنیا، ڕۆمانیا، سربیا، بۆسنە، کرواتیا، ئایا دەزانی ئەم وڵاتانە هەمووی وڵاتی ئیسلامی بوون؟ ئەلبانیا کە بەشێکیان لەم جەژنی قوربانی ڕابردووە بەستە زمانانە نەیان وێراوە لە وڵاتی خۆیان قوربانی بکەن چوونەتە وڵاتانی تر. ئەمانە هەر هەمووی وڵاتانی ئیسلامی بوون کاتی خۆی ئیسلام حکمی کردووە. ئایا تۆ دەزانی بۆرما کە عاسیمەکەی مانێلایە کاتی خۆی ئەمان الله بووە گۆڕاوە بە مانێلا ئیسلام حکمی کردووە. هیندستان ئیسلام حکمی کردووە کە یەکێک بوو لە سەرەکی ترینە وڵاتانی کە قانونی وەڵعیان بۆ دانا و غەڵەتان دنیان بۆی کە پاکستانیان لە جیاکردنە وتیان ئێوە با تایبەت بن بۆ خۆتان، تا دوایەوە تا پاکستانی ژیان خەریکە لەژێر دەست دەدێنن. ئایا تۆ دەزانی زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە لە عالەمی ئەوروپایە هەیە، ئەوە گەڕە لە عالەمی ئیسلامی، لە عالەمی ئەوروپا ئێستا ئێمە مشکلەمانەوەیە کێشەکانی عالەمی ئیسلامیش ناتوانین ساختین، ناتوانین بە جیلی خۆمان بڵین زمانێک ئەم کوردستانی تۆ دەیبینی ئاوا وێران بووە، ئەم منتیقەی تۆ دەیبینی ئاوا داغان و وێران و شپرزە بووە، زمانێک عالەمی ئیسلامی تەواوی وڵاتانی لێوە دەجووان. بەڕامیکەی کورد لە ناو خلافەی عەباسیە محرکی سەرەکی بوو لە ناو سوڵتان. زۆرێکی تر لە سوارچاک و کەڵەپیایی ئومەتی کورد نەک منتیقەی کوردیان بەدەستەوە نەبوو، هەندێک لە وڵاتانی تری عالەمی ئیسلامیان بەدەستەوە. ئایا ئێمە توانیمانە جیلی خۆمان تێگەێنین لەم بابەتە؟ ئایا ئێمە توانیمانە لەم واقعەیە تێبگەین؟ ئەوە ئینجاز نییە کە هەندێک قسە بکەی لە شوێنێک کە ئەوەش نییە، ینی کابرا موسڵمانە لە مزگەوتایە بە ڕەزامەندی خۆی هاتووە هەمووی حەزەکە ئەو قسانە بکە، ناتوانێت خەڵتی بەکە بەدڵی خۆی قسە بکە. پێی وایە گەورەترین ئینجازی کردووە کە بانگ دەدا، لە هەندێک شوێنە بانگ نییە، یان نوێژی جەماعەت دەکا، یان چەند سەفێکی هەیە وتاری جومعە یاوە بە شێوازێک کە ئەنەما وتاری جومعە و نوێژ و بانگدان تریاکە ممنوعە ئەم هێناوێتی ڕەوازی پێداوە. تۆ لە وڵاتێکای خاک و بێر و خێری هەر هەمووی ئیسلامە. ئایا ئێمە جیلی خۆمانمان تێگەیاندووە لەم حەقیقەتە؟ ئایا ئێمە جیلی خۆمانمان تێگەیاندووە کە هیشامی کوڕی عەبدولڕەحمانی کوڕی هیشامی کوڕی عەبدولمەلیکی کوڕی مەڕوانی کوڕی حەکەم ئیسلامی بردە پاریس، زۆرێک لە منتیقەی پاریس عالەمی ئیسلامی بابەتی ئیقتصادی و بابەتی سیاسی بەدەسەوە. ئایا ئێمە عالەمی خۆمانمان تێگەیاندووە، گەنجی خۆمانمان تێگەیاندووە و ئیسپانیایی ئێستا تۆ دەیبینی گەورەترین ئیمپراتۆریەتی ئیسلام لە دوای عەباسیەکان ئەمەویەکان لەوێ حکمیان دەکرد کە هەموو ئەو منتیقانەی تر لە ژێردەستی سوڵتەی خلافەی ئەمەوی بوو لە ئیسپانیا ئەندەلوسی ئەو زەمانە. تا چەنە ئێمە مسلمانانی خۆمانمان تێگەیاندووە لەم کولیاتە، لەم حەقایقە، لە کاتێکە ئەم حەقایقەمان تێنەگەیاندوون خەریکی کۆمەڵێ بابەتین کە ئەو بابەتانە دەکرێت بە شێوازێکی تر یەکلایی کرێتەوە، دەکرێت کە زانایان دەفەرمونون هەر مەجالی ئەوەی تێدانە ئینکاری بکرێت، بەڵام هەر دەیکەی پێت وایە کە لەسەر حەقی، چونکە قەولێک هەیە بۆ ئەوەی تۆ کە ئەگەر زۆر پێت وا بوو دروستە و زۆر بەتاڵە ئەو زۆر خوێنەوار بوویت و پێت وایە زۆر نەخوێنەوارە ئینکاری بکە، بەڵام بۆ لە فەضائیەکە کە شوێنی نییە. ئایا نازانین کە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو سەهمەی کە لە قورئانە هەیە کە دایناوە بۆ مؤلفەتی القلوب لای برد، فەرمووی ئەم واقعە واقعەیەکی ترە، ئەو واقعە بۆ سەرەتا بوو کە ئیسلام عەزیز نەبوو، ئێستا ئیسلام عەزیزمە،
ئیشمان چیە بەوانە کە خاتری دڵیان بگرین تاوی ئیسلامیان خۆش بێ نەیدە زۆر بەی زۆری سەحابەش پێشوازی لە ڕائەکەی کرد دەستبڕ لە قورئانە هەیە لە ئامر مەجاعەیە دەستی کەسی نەبڕی آخر ئیسلام هەر دەستی ئەوە نابڕێ کە دزیەکە دەستی ئەوەش دەبڕێ کە برسی دەکا عومەری کوڕی خەتاب نەیکرد عامل مەجاعە بوو تەلاقی بە شێوازێکی تر حکم کرد مهاجرین و ئەنساری جیا کردەوە لە سەهما لە کاتێکە ئەبوو بەکر وەکو یەک بەشی دەدا جیای کردەوە ئەمە هەر ئەو نییە عوسمانی کوڕی عەفانیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ نەسی حەدیثی صحیحمانەیە کە وشتری ون بوو لێی گەڕێ عوسمانی کوڕی عەفان فەرمووی نا ئەم زەمانە خەڵک لێی گەڕێ دەیبا دەیخوا نابێ لێی گەڕێ دەیهێنا دەبێ بیفرۆشی دوای پارەکەی بدەی ئەگەر خاوەنەکەی هات ئیمامی عەلیش دوای ئەو بە هەمان شێواز شوێنێکی تری بۆ دانا لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی لێی گەڕێنەوە وشترانە با بڕۆ بەس نە عەلی نە عوسمان لێیان نەگەڕا حکمیان بە شێوازێکی تر کرد فەرمووی لە واقعی زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵک ئەوەندە پاک بوو وشتر بەهاتە بڕۆشتا کەسە قینە بوو بەسەسا لێی گەڕێ دەیبەن عومەری کوڕی عەبدولعەزیز لە مەدینە شاهیدێک و سوێنێکی بەس بوو بۆ شەهادەت کە هاتە شام فەرمووی ئێمە لە مەدینە خەڵک بەو شێوازە قبوڵی وەزێوە قبوڵتان نییە کردی بە دوو شێوە چکە واقعی شام جیاواز بوو خەڵکی مەدینە زۆر پاکتر بوو لە خەڵکی شام شێوازێکی تر بوو کردی بە دوو شاهید لای حەنەفیەکان حەنەفیە پێشوونەکان دەڵێن بە هیچ شێوازێک پارە وەرگردن لەسەر تەدریسی قورئان دروست نییە حەنەفیە کۆنەکان دەفەرمون نادروستە بۆ لەبەرەوەی شێوازی کۆن هەموو ماڵێک قورئان خوێنێک و قاریەک و مدەریسێکی تیا بووی ساوانیە بۆی بەردەوام بێ دروستە پارەوەری هەیە هەزاران و سەدان فقهی ترکە گۆڕاوە بەپێی واقعەک مسلمات و ئوسوڵ نا ئێمە موشکیلەمانەوەی مەبادیع دەگۆڕین ئاڕا ناگۆڕین زۆر جار هەر ڕۆژە و خەتێک هەر ڕۆژە و بانگەشەیەک هەر ڕۆژە و مەبدەیەک دەبینی بەڵام هەموو تەمەنی لەسەر یەک ڕا هەموو تەمەنی پێی وایە هەر دەبێ بە خواردن بێ هەر دەبێ بە پارە بێ هەر دەبێ بە شێوازێک بێ کە لە ڕاستی ئەوە پێچەوانەی کاری زانایانە زانایان مەبادئیان نەگۆڕی تەنازولیان بۆ هیچ کەسێک نەدەکرد فقهی وەلا و بەڕا وەکو پەرچەمێ بوو بەناوچاویانەوە بەڵام فقەکانی تر گۆڕانکاری تێدا دەکرێت واقعە پێویستی بۆ بابەتەیە چی زەڕۆر بوو لەو زەمانە ئیشیان لەسەرەوە کرد بۆیە خۆشەویستانم زۆر زەڕورە ئەمە بزانرێت شەرتی چوارەم ئەوە وتیان دەبێت بە ئیجماع منکەر بێت وتیان دەبێت منکەرەکە ظاهر بێت ئەبێ منکەر بێت سێم چوارەم دەڵێن أن لا يترتب على تغييره پەیوەست نەبێ و پەیدا نەبێ لەسەر گۆڕینی ئەم منکەرە منکەران ئەعظەم منه منکەرێکی تر لەم گەورەتر ئەم منکەرە لا دەبێ ئەگەر منکەرێ هاتە شوێنی لەو گەورەتر بوو نابێ ئینکاریکی ئیمامی ابن تەیمیە بەڵای خەڵکێکا ڕۆژ عارەقیان دەخواردەوە لە تەتار هەندێک لە تەڵەبە و خەڵکەکەی لەگەڵ یا بوو تیبابچین نەهیان لێکەین فەرمووی مەکە خوای گەورە دەفەرمێت نەهی لە شراب خۆران گەن تا ئەوەی کە بێن بەلای نوێژیانە ئێمە ئیسەن نیان لەکەین دێن بەلای کوشتنی ئێمەوە کوشتنی ئێمە خراپترە تا شرابەکەی خوان لێیان گەڕێما بۆ خۆیان شراب خۆن و سەرخۆش بن و سەرگەرم بن نابێت تۆ منکەرێک لا بدەی منکەرێکی تر لە سەر ئەوە بێتە شوێنی ئەما ئەگەر منکەرێکت لا برد بە تەواوی ئەوە مەقبولە منکەرێکت لا برد با بە تەواویش لای نەبێ بەزانی کەم دەبێتەوە هەر مەقبولە بەس ئەگەر منکەرێکت لا برد منکەرێکی تر هاوشێوەی هاتە لای ئەوە و کاتە زانایان دەفەرمون بزانی دیسان پێویستە بە واقع ئایا محلی ئیجتیهادە یەکەمیان حرامە منکەرێک لا بدەی منکەرێ لەو خراپتر بێتە شوێنی حرامە بیگۆڕی دووهەمیان واجبە منکەرێک لا بدەی کەم بێتەوە یان هەر لاچێ واجبە بیگەی واجبە نەهی بکەی لەو خراپە سێهەمیان کە پێی دەڵێن منکەرێک لا بدەی منکەرێکی هەمشێوەی بێتە شوێنی ئایا لەو کاتا چی بکەی دەڵێن ئیجتیهاد هەندێک جار پێویستە نەهی بکەی هەندێک جار پێویستە نەهی نەکەی ئەگەر خویەکیان گرتە بوو بە منکەرە بە هیچ شێوازێک تەرێک نەدەکرا تۆ توانیت ئەو منکەریان پێ لابین با منکەرێکی تریش بکەن ئیشەکە چاکە بۆ لەبەرەوەی شتێک کە خوی پێوە بگیرێ هەوەسیژی لەگەڵا بێ درەنگتر تەرێک دەکرێت تا شتێک کە خوی پێوە نەگری بەڵام جاری وایە تۆ شتێکیان لێلایی دەست بە شتێکەوەگرن لەو خۆشترە عینی منکەرە ئەو کاتە هەردووکیان لەوە چێ بکە بۆی لێی دەگەڕی بەڵام لە حاڵەتی ئینکاری منکەرە زانایان دەفەرمون قەڵەیەک دێتە پێش ئەویش ئەوەیە خۆشەویستانم کاتێک کە تۆ نەهی لە منکەر دەکەی جاری وایە سوودی نییە و ترسیژی لەگەڵایە ئایا کاتێک نەهیت کرد لە منکەر
ئەمە زۆر جار دەبیسرێ من بۆ ئەم خراپە دەبینم بەس ناوێرم تووشی کێشە دەبم یان دەوترێت سوودی نییە بۆ کی باز دەکەی زانایان لەم کاتا دەفەرمونون چوار بەشی سەرەکیە کە بە زۆر شێوازی جیاواز زۆربەی زانایان قسەی جیاوازیان کردو بەڵام ئەمە گوشناوی فەرمایشتەکانیانە کە دەفەرمونون ئەگەر هاتوو هەردوو شتەکە وجودی هەبوو واتە کاتێک کە تۆ نەهیت کرد لە خراپەی هەم دەترسای هەم دەزانی سوودی ژی نییە ئەوە واجب نییە بیکەی نە فەرمان بە چاکە بکە نە نەهی لە خراپە بکە چونکە 100% دەزانی سوودی نییە و تووشی ناڕەحەتی ژەبی ئێمە دەم تووشی ناڕەحەتی دەبی خۆی گەورە لا يكلف الله نفسا إلا وسعها دووهم دەفەرمون ئەگەر زانیت نەترسی تایە سوودی ژێ و کاتە واجبە ئەم دوو حاڵەتە وازح حاڵەتی سێهەم و چوارەم کێشەیە ئەویش ئەوەیە ترست هەیە بەڵام سوودی نییە یان سوودی هەیە بەڵام ترست هەیە دەڵێن لە حاڵەتی یەکەمە ئەگەر هاتوو زانیت ترسە نییە بەس دەزانی سوودی نییە هیچ سوودێکی نییە ناترسی بەس هیچ سوودێکی نییە ئایا بیکەی یانێکەی قەولی ڕاجح و دروست دەوەیە بیکەی بابیش زانی سوودی نییە چونکە شەر نییە لەو کاتا سوودیە بێکرێت لە مەئالە چەند ساڵی تر چەند ڕۆژی تر کابرا بیرکاتەوە وڵی خۆ کاتی خۆی زەلامێ شتێکی وا خۆڕاستەکە تۆ بە بکات بۆیە دەفەرمونون واجبە فەرمان بە چاکە و نەهی لە خراپە بکەیت و لە قورئانیشە خۆی گەورەی باس کردو لم تعظون قوما الله مهلكهم أو معذبهم عذابا شديدا لأصحاب الأعراف أصحاب السبت آية بوتشي إيوة إنكاري لقومك كان كصد لصد خوي قول عذاب ياندات ويش سوديك يجيني فرميان معذرة إلى ربي أما دماني عذري خو ما نهيني فرمان بشاكو نهي لخرابك وبو أوانيش داش لكين أقر داش لكان سودي هبي بوه أقر إجنا إما خالي يكم ويكا فرماني خوي پروردگار كأمي بكردو إنجا بجمان كردو بشي شوارم أو جوية دزانيش سودي هي بس دا ترسيت أهي لو كاتات شبكي زانایان دەفەرمونون لەو کاتا واجبنی بەڵام قەولی ڕاجح طبعا هەندێک لە زانایانی تر ئەم قەولیان هەڵبژاردووە نەگەوەی ئێمە مخالفەی زانایان بکەین هەندێک لە زانایانی تر دەفەرمونون نە تەفسیلی هەیە کاتێک ترست هەیە بەڵام دەزانی سوودی هەیە واجب نییە لەسەر تەواوی بەشەریەت بەڵام لەسەر زانایان واجب چونکە زانایان تایبەتمەندیەکی تریان هەیە ئەویش ئەوەیە کە نابێ سەماعون للكذب ئەکالون للسحت وەکو زانانی بەنی ئیسرائیل گویان لە بەتاڵ دەبوو هیچیان نەدەوە با بشترسی دەبێ ئیلا کۆمەڵی زانایان هەبێ هەمیشە چی بکەن هەمیشە فەرمان بە چاکە بکەن و نەیش لە خراپە بکەن با تاوانباریش بن با عەفوەن تووشی ترس و دڵڕاوکێش بن چونکە زانایان تایبەتمەندین و زانایان جێگرەوەی ئەنبیایان کە جێگرەوەی ئەنبیائن هەر لەبەر خاتری فەضڵ نییە بێ وەکو ئەنبیا ئیش تەسەڕف بکەن هەموو ئەنبیا چونەتە بەردەم گەورەترین سوڵتەی زمانی خۆیان گەورەترین وشەی جیاوازیان پێوت بە موسا بە ئیبراهیم بە غەیریویش لە پێغەمبەران عەلی نەبینا عەلەیهی الصەلاة والسەلام و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆشی دەفەرمێ ئەفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر ئەفضل ترین جیهاد وشەیەکی حەقە لای سوڵتانێکی زاڵمێکی ستەمکار کار بەدەستێکی ستەمکار پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسەلام ئەگەر نازانێ کەسێک وشەیەکی ڕاست بڵێ لای زاڵمێکی ستەمکار تووشی ترس و ناڕەحەتی و تووشی کێشە دەبێت بێگومان بە جیهادیش نایی بردووە بەس جیهاد هەمیشە لەسەر هەموو کەس واجب نییە بەس ئایا جیهاد دەبڕێتەوە نەخێ کاتە لەسەر تائیفەیەک لە زانایان پێویستە هەمیشە حەق بڵێن با تووشی ناڕەحەتی و تووشی ترس و خۆفیش بن خاڵێکی تری سەرەکیمان هەیە خۆشەویستانم ئەویش پەیوەستە بە دەرەجەکانی منکەر ئایا کاتێک نەهی لە منکەر دەکرێت ئایا کاتێک کە منکەرێک لا دەبرێت ئەو زنجیرە و خاڵبەندیانە چۆنە ئایا یەکسەر بەلەیان دەست پێ دەکەی یەکسەر بە قسە دەست پێ دەکەی یەکسەر بە هەڕەشە دەست پێ دەکەی یان بە نەرمی بەردەوام دەبی یان بە چ شێوازێک باشە لە چیوە دەست پێکەی خۆشەویستانم حەوت تەبەقەی هەیە فەرمانکردن بە چاکە یان نەهیکردن لە خراپە حەوت تەبەقەی هەیە دەبێت لەو مەرحەلانەوە بڕۆی بۆ نییە بچیتە مەرحەلەی دووەم مەرحەلەی یەکەمت نەکردبێ بۆ نییە بچیتە مەرحەلەی سێمی دووەم و یەکەمت نەکردبێ بۆ نییە بچیتە مەرحەلەی حەوتەم هیچ شەشەم و پێنجەم وانت نەکردبێ ئەو مەرحەلانە چین کاتێک تۆ فەرمان بە چاکە و نەهی لە منکەرێک دەکەی ئەو مەرحەلانە چین کە دەبێت ئیلا مەرحەلەی یەکەمت کردبێ و جابچی بۆ دووەم مەرحەلەی یەکەم دەفەرمونون التعریف بالمنکر کەسێک خراپەیەک دەکا دەبێ منکەری پێ بناسێنی
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کەسێک لە مزگەوتا میزی کرد قیسەکەتان بیستووە سەحابەکان ویستیان هجووم کەنە سەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەیزانی کە نازانێ ئەمە خراپەیە بانگی کرد فەرمووی مزگەوت شوێنی ئەمە نییە ئەمجا کابراتێکە ئێمە خراپە کەتە پێشەوەی پێی بڵێ خراپە بۆت نییە هجووم بکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەقسەی پێ و نەلەی تووڕە بوو التعريف بالمنكر بي ناسان كأما خرابه كاتا وخالي يكما بليو دس بيك هاش كس خرابه كي كر دبي بزاني آية دزاني خرابه دبي ليو دس بيك دوهم التخويف بالله الوعظ والتخويف بالله أجر زاني خرابه دبي حكم كيف يبلي في غمري عليه الصلاة والسلام دس كر بنا خواردنا سير دكا جيركي ترى فرمي ما هذا يا صاحب الطعام أمتشي كابرا دي زاني خرابه بس أم غشي نبيست وفرموي من غش فليس منا متاواني كي زور قولت كذا الأخوة بترس كانت تبي مرحلة دوام بيترسني مرحلة سهم دواوي كزاني تاوانا زاني خلافة بيوست شيء يبكي التعنيف بالقول بس بري لقال يقصبك درسنا بس بري قصبك نصيحة آمش قاري بي بناسين يمجاز بربي بيغمري خو عليه الصلاة والسلام فرموتي لعن الله الواصلة والمستوصلة لعنتي خو لواني قجي تزوير دروسة كانوا ديل كيان با يكا ولا أفرتان ولا وانشي كداويان لي ذكرت مرحلة شوارم بديتيان لا التهديد بما يقدر عليه هارش كردن بوي كتواناتي من ضالك كسيك مرحلة يكا دوام بي دلي خراب وامك زرري هي دوام بي دلي أقروانا كي واحد لي ذكر أما مرحلة شوارم بكاري يعني بلان بشرتي ومرحلة كردن بي نق يكم جار خرابيك دبيني يكسر حلك ويتسري لا أو مرحلة دبي جيبجيكي حكومتي إسلاميش دبي أو خالنا جيبجيكا دبي يكم جار بلاوي كاتو هش كسي أما بكا خرابية أما تاوانا مرحلة دوام أما عذابي لسرة أما هرشي لسرة مرحلة شو هرم لي أما عقوبة كذي عقوبة كيتي وكو إبراهيم بيوت خرابة حرامة تاوانا بد ما برستن هر مجيانك فرميت الله لا أكيد أن أصنامكم هرشي لكن بتكانت أنا شيء أنا ما قبل دوام يا بيغمري إخوة عليه الصلاة والسلام هرشي كل لواني كان عن بجماعة فرمي والله لقد هممت أن آمر بالصلاة فتقام شن بخوا ويستم أمر كم بويك يكيك هستي نيوش بكات بانك بدات قامت كات يكيك اشتانم إمامت با ثم انطلق معي برجال أمجا لقلكم والله خلقها بشن بولاي أو خالكاني كنانا ناو نيوجا وببيع عزر أمادنين فأحرق عليهم بيوتهم بالنار هرشيك مرحلة دواي أم بيوتري الضرب مرحلة ششن بيوتري الضرب ليدان بس ببي بريندار كردن من دالكت خالية كمدوهم وسيهم بشوارم وبيدلي هج كسيكت يعني حكومتي إسلامية دبي أمانة بك أما دواء وكابرا تو مشروبة حرام كردو بيدو تو تاوانا نالي بتناسل بفيلو بالتزوير تلياكو مشروب ديني أو كات حكم شرعي مسألة تطبيق كبريتة لليدان بهمان شوازش لقل فردا تطبيقي ذكي مرحلة أخير بريتين هالقرتني سلاح جهاد رجلكاتك هيك طوامي سنورة كان بزين ريال لقلتها طوامي شيروكا كان كفقه أولويات بكاري بيني بلام نكوليت كان إنكاريت كان دجاتيت كان وفي غمري خوالي الصلاة والسلام جهادي لقل يهودا برباكر لدواي تطبيق كردني همو خالا كان كتش سيركا خيانتي ليه كان أولي كشتنو شيدبوني لذا همو كاريكي لقلا كانوا كاتب في غمري خوالي الصلاة والسلام سلاحي بولقر كاتب دبي بم ترتيبات بروي أيك يقدر باشا أي بيغمري خو عليه الصلاة والسلام فرميتي من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان فرميتي يقريك منكرك بيني بايا كم زار بدستي دسبك أقر نيتواني أمجاب زماني أقر نيتواني أبي بطلي أي أواد فرميتو أمزن جيلت باسكر طلين هردوكي باسي واقع دكا أوي من باسم كر ما بس نبي أو كسيك تاوانا كي كردو بمشي وازد بيلقى ليابي أوي حديثك تايبت من دي منكرك خويتي شكا إنكاري منكر لقل تغييري منكر جوازه إنكاري منكر وتغييري منكر جوازه تغييري منكر ومنكرك موجود به إنكاري منكر شرني موجود به شرني حاضر به بس تغييري منكرك هي بدستي خد يقول أمش دي ستاند بي أو شرطاني مثلا تطبيق لك باسمك كاتب بمشي وازد بي مع قداري فقهي أولوياتي بابتي أمر بمعروف نهي لمنكر به تارد مكتاهي أموانه وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.